بیلرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی دێرینم کاتتان باش خۆشحاڵین لە بەرنمەیەکی تری مژار بە دیداری ئەوەی بەڕێز شادەبین. بەرنمەی ئەم جارەی مژار تایبەتە بە قسە باسکردن لەسەر کۆنگرەی دوانزەی پارتی کرێکەکانی کوردستان و خۆ هەڵوشاردنەوەی ئەو پارتە کە لە کۆنگرەی دوانزە لەلایەن ئەندامانی کۆنسەی کەژەکە بڕیاری لەسەردرا. بۆ ئەمە بەستا میوانداری زۆر بەڕێز شرۆڤەکار و ڕەخنەگر و نووسەر و پێشمەرگەی دێرین بەڕێز مامۆستا عەلی کەریمی دەکەین. مامۆستا عەلی کەریمی لە ڕێگەی ئۆنلاینەوە لە لەندەنی پایتەختی بەریتانیاوە لەگەڵمانە. مامۆستا گیان بەخێر بیت. زۆر زۆر سپاس کاکە گۆرانجان، ڕێزم هەیە بۆ خۆت و بینەران و بیسەرانی بەڕێزت. زۆر زۆر سپاس مامۆستا گیان، ماندوومان کردیت. سپاس بەوەی کە کاتی خۆت بە ئێمە بەخشین. مامۆستا هەروەک چۆن بە شێوەی ئۆنلاین لەگەڵتان بە شێوەیەکی کورد ئاماژەم بە باسی گەرمی ڕۆژ بە کۆنگرەی دوانزەی پارتی کرێکەکانی کوردستان و خۆڵوەشانەوەی ئەو پارتە خوێندنەوەی جەنابەت لەسەر بارودۆخی کۆنگرەی دوانزەی پارتی کرێکەکانی کوردستان و خۆڵوەشانەوەی ئەو پارتە و پرۆسەی بەناو ئاشتی لە تورکیا خوێندنەوەی جەنابەت چییە؟ زۆر سپاس. بەڕاستی تەوەرەکە زۆر گرنگە. ئەوە دەبینی لەوە زیاتر لە هەفتەیەکە کە کۆنگرەکە کراوە و ئەنجامنامەیان بڵاو کردوتەوە. زۆربەی میدیاکان بە تایبەت میدیاکانی باشوور زۆر لەسەری دەڕۆن و زۆر گرنگە بەڕاستی و حەقیشە لەسەری بڕۆن، حەقیشە شەنوکەوی بکەن. و ئەوە حقیقەتێکە کە ئەم حیزبە لە ساڵی 1970ەوە خەباتی سیاسی و لە ساڵی 1970 خۆی قۆناغی خەباتی چەکداری دەست پێ کردووە. ئەوە زیاتر لە 40 ساڵە بە عەلاکولی. ئەمە بە هەر جۆرێکی کە حیسابی بکەیت، بە هەر جۆرێک دوای 40 ساڵ خەباتی پارتیەک حیزبێک حەقی وەیە کە بێ بەخۆیدا بچێتەوە، حەقی وەیە کە بێ شرۆڤەی بکە، حەقی وەیە کە نەقدی بکە و ڕیڤیوی بکە و بزانێت قۆناغەکان چۆن هاتووە. ئەمە یەکەم جار نییە کە پەکەکە ناوی خۆی دەگۆڕێ. پەکەکە چەندین جار لە قۆناغەکانی پێشودا ناوی خۆی گۆڕی و چەندین جار دەستی ئاشتی بۆ حکوومەتە یەک بە دوایەکەکانی تورکیادا درێژ کردووە. تەنانەت ئەوەندە خۆشنیەتی نیشاندا کە جاری پێشوو بوو ساڵی چەند بوونەوە دەکان زیاتر لە 2000ەکان بوو، زیاتر لە 11 گری لە سلوپی ڕاستچوونەوە بۆ خۆشنیەتی. بەڵام بەداخەوە تورک جوابی ئەو خۆشنیەتی و ئەو پێشقەدەمەی پەکەکەی زۆر بەخراپ دایەوە. ئێستاش ئەوان هاتوون دیسانەکانە دەڵێ ئێمە مادام ڕێگای خەباتی مەدەنی ئاوەڵەیە، مادام تورکیا زیاتر لە 70-80 دانە ئەندام پارلەمانی کورد ئەوڕۆ لە پارلەمانی تورکیادا کار دەکات کەوابێ ڕێگای خەباتی مەدەنی هەیە، مادام زۆربەی شارەوانیەکان سەرۆکی شارەوانیەکان کوردن، مادام ئەوەیە کە چەندین حیزبی هەر کوردی لەو چەند ساڵەیدا دروست بوون و گۆڕین و دروست بوون و هاتوون، ئەمە کەوابێت ڕێگای خەباتی مەدەنی هەیە. قسەکە زۆر سادەیە. کاتێک ئێمە وەکو پێشمەرگەیەکی دێرین ئەمە چوومە شاخ، بەڕاستی ڕێگایەکی دیکەم نەبوو، حکوومەت دەیکوشتم ئەگەر نەچوو بامە دەرێ. ئەوانش عینیشت مادام ڕێگا هەیە، ئەگەر ڕێگا هەبێ گوناحە ئەتۆ کاتێک ڕێگای ئاشتی، ڕێگای مەدەنی، ڕێگای پارلەمان هەبێت تۆ بچی پەنا بۆ شاخ بری. ئەم دەستخۆشان لێ دەکەم کارێکی زۆر باشیان کردووە کە ئەوە نیەتە بە تەواوی دنیا تورکیفە خۆیەتی قبوڵی دەکانەکە. بەڵام ئەوە کە گرینگە ئەوان بە تەواوی دنیایان نیشاندا بە ئەمریکا و بە غەرب بە تایبەت کە ئێمە ترۆریست نین، ئێمە ڕقمان لە شەڕە، ئێمە ئاشتیمان دەوێت، ئێمە دەبانی لە ڕێگای ئاشتی، لە ڕێگای پارلەمان، لە ڕێگای ئەوانەوە داواکە هەمومان دەزانین ئەمە پرۆژەی باخچەلی بوو کە لە ڕۆژەفی تورکیا کردی و دواتریش ئەردۆغانی چوە ژێر ئەو بارەوە کە پرۆسەی بەناو ئاشتی ینی بڕۆتە ڕۆژەفەوە. ئایا ئەو پرۆژەیە کە لە لای پەکەکە گەڵاڵە بوو لەلایەن بەڕێز ئۆجلانەوە دواتر خرايە ساحەی پارتی کرێکەکانی کوردستانەوە و پارتی کرێکەکانی کوردستانیشەوە پێشوازی لەو پرۆژەیە کرد. ئێستا ساحەکە لە تۆپی عەفوان ینی ئێستا تۆپەکە لە ساحەی تورکیا. ئێستا کاردانەوەکانی تورکیا سەبارەت بە
ئەم ڕەوشە چییە بە کوێ گەشتووە؟ وڵا دەبێ بڵم کاکە گۆرانجان حقیقەت ئەوەیە کە کورد زۆر چاکاتە پێشە پەکەکە زۆر چاکاتە پێشە هەر ئەوەندە کە باخچەلی ئەو پەیامەی نارکە دەکرێ جەنابی ئۆزەلان بێ لە پارلەمان تەنانەت قسە بکە ئەوان دەست بەجێ چوون وەفدی ئیمرالی ساز بوو و لە دەمپارتی هاتە ساحەکەەوە و دەمپارتی دوسێ جار چوو بووە ئیمرالی و هاتەوە و شاندی زۆر جوان و ڕکوپێکیان دروست کرد و ئەحمەد تورک و پەروین چی پێدەڵن بڵسناک و ئەوە حقیقەتەوەیە کە ئەوان چاک بەرە و پیری ئەو پەیامەی باخچەلی و دواتر ئۆردۆغانیش چوون بەڵام دوای ئەوەی کە ئەوان شەرتیاندانا کە دەبێت کۆنگەرە بگیرێت ئەوانە ئەوان کۆنگەرەکەشیان کرد دوایەوەی کە کوتیان خۆتان هەڵۆشێنەوە کوتیان خۆشمان هەڵدەوەشێنینەوە بەڵام ئەو بە معناینە کە خەبات تەواو بووە پەکەکە ئەو لە تەجروبەی زۆرە ئەو ڕابردووی زۆرە چەندین جار ناوی خۆی گۆڕیەوە چەندین جار لە ئەنواعی و ئەقسام حیزبی تازە ئەوانەدا خۆی هێناوەتەوە کایەوە ئێستاش دەتوانێت کە لە ڕێگای خەباتی مەدەنی پارلمانەوە ئەوجار پەکەکە هەمیشە دایم چار پێت حیزبی ئامادەی هەیە ئەوە مامۆستا ئێمە قسە باسەکەمان لەسەرەوەی ئێستا تۆپەکە لە ساحەی تورکیایە ئایا هەنگاوەکانی تورکیا لە ئێستادا چین کە نراوە بۆ ئەوەی بە پیر ئەو ئامادەگیەی پارتی کرێکەرانی کوردستانەوە کە لە کۆنگرەی 12 نای چی هەنگاوێکی ناوە بەکردداری ئەوە بۆ باسکەم حقیقەت ئەوەیە کە ئەگەر بینی سەرێکی ئەم 15 شەوەی ڕابردووە ئەو 3 مانگەی ڕابردوو بکەین ئەوەی کە کورد کردوێتی یەکجار زۆر یەکجار نیەتی نیشانداوە بەڵام ئەوەی کە دەبێت بیڵێم ئەوەی کە دەبینم لەلایەن تورکەوە وەک مێرولەیەکی شنگاوی نەناوە وەک مێرولەیەک هەر ئەوەندەیەکە دووسێدانە قسەیان کردو ڕێگای ئیمرالیان کردوێتەوە دەنا ئەوەی کە ئەگەر زانی بامان تورک ئەگەر تورک ویسپای کە خۆشنیەتی خۆی نیشاندا هیچ نەبا دەبوو لە دوایەوەی کە کۆنگەرە ژیرا لە منتەقەی مێدیا دەبوو تورک ئۆجەلانی ئازاد کردبە دەبوو تورک هاوڕەکانی ئۆجەلانی 11-12 کەسن لە ئیمرالی ئەوانە لە بێلایەک لە شوێنێکی چاک محتەرەم محتەبەر داینابان و ئیجازەی پێدابان لەگەڵ دنیای دەرەوە و لەگەڵ خودی حیزبەکەی تەڕ ئەوە بکە هاتوچێ بکە کۆمیونیکیشن بکە ئەوانەی نەکردووە دوایی ئێمە زیاتر لە 10,000 زیندانی سیاسیمان هەیە لە تورکیا دەبوو ئێستا ئەوە نازانم لەبیرتانیان نا بەڵام زۆر باشم لەبیرەکە لە درێژایی حکوومەتی سەدامدا لە هەفتاکانەوە 74 و 75 و 76 بەدەیان جار عەفی عمومیدا حکوومەتی بەعز بەو وەحشی گەرەی خۆی بەو دیکتاتۆری خۆیەوە زۆر جارە تەنانەت ساڵی 79 زۆربەی سەرانی کۆمەڵی مارکسی لێنینی کە دوای بوو بە کۆمەڵی ڕەنجداران لە زینداندا بوون و ئەو وەبەر عەفو کەوتن کە هاتنیشی دەرە سەدامیش دەیزانی دنیاش دەیزانی ئەوان هەربیێنە دەرە یەکسەر دەڕۆنەوە شاخی هاتنەوە شاخیش زۆربەی سەرکردەکانی کۆمەڵە بەڵام عەفی عمومیدا سەدام ئەوان تا ئێستا کوونێ نەتەنیا ئەویان نەکردووە بەڵکو یەک هەنگاوی بچووکیان هەڵ نەهێناوە بۆیە دەبێت چاوەڕێ بکەین جارێ بەڵام حقیقەت ئەوەیە کە ئەو نیشانەی ئەوەی کە هەموو خۆیان تەسلیم کەن و چەکەکان فڕەدەن و پسنەوەشە ئەوە جارێ نییە و باشی شەکە نییە و ئەم پێم وابێ شکور و شارە مەحوی وەکو شاعری گەورە دەڵێ پەکەکە وریایە کۆنگەرەکانی چاک دەکات بەڵام فەرقێکی گەورەی پەکەکە لەگەڵ هەمووی ئەمەمانان و حیزبەکانی ڕۆژهەڵات و باشوور ئەوەیە کە پەکەکە زۆر شتەکانی بڵاو ناکاتەوە بە دسیپلینە ینی زۆر نهێنی کاری ڕادەگرێت و زۆر شتەکان ناداتە بەردەمی خەڵکی چاواشەکار و میدیا و ئەو جۆرە شتانەش ناکات بۆیە ئەمن ئومێدەوارم کە ئەوان هەر ئاوە بە دسیپلین و قرس و قایم خۆیان ڕابگرن بەڵام بەڵێ تورکیاش بۆ شێوە بە بێدەنگی ئەمە هەر ئەوە نییە کە بەڕێز زاگرۆسیوە وتەبێژی کەجەکە لە لێدوانێکیدا کە دوێنێ بڵاو کرایەوە دەڵێت هەتا ئێستا ئێمە لەگەڵ تورکیا نەکەوت ینی تەنانەت نەگەشتونەتە ڕێکەوتن لەسەر ناوی پرۆسەکە هاوڕانی لەگەڵ تورکیا کە هێشتا ئەم پرۆسەی ناوبنیان چی لا يزال هەتا ئەمڕۆشی لەگەڵا بێت دەوڵەتی تورک دەستەواژەی تیرۆر بەکاردێ تۆ جەنابتان خوێندنەوەتان بۆ ئەمە چییە؟ والله فعلا تورک تا ئێستا کوونە هیچ اعتمادێکی هیچ
متمانەیەکی نیشان نەداوە. ئێمەش متمانەمان بە تورک نییە، هەردوێنەوە پێرەکانە ناوچەکانی گەڵاڵە و ئاسۆس وانەی زانەکەنە بۆمباران کردوێتەوە. یعنی ئەمە حقیقەتێکە ئەوەی کە ئەمە جۆم لەبوو لە زاگرۆسی وای قسەکەری کەجەکەی فعلا زۆر ڕاستن، دانە بەدانەی خاڵەکانی کە باسی کردووە زۆر زۆر ڕاستە. ئێمە تا ئێستا کوونێ نەپەکەکە نە کۆمەڵانی خەڵک نە دنیای غەرب نە دنیای سوۆسیال میدیاش هیچیان لە تورکیا نەدیوە. وێ ئێمە دەبێت زۆر 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 بە احتبازەوە زۆر 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 بە هێواشی بەرە ئەو مەوزوع بڕۆین. هەرچەنە و مەوزوعە یەکجار گرنگە نەک تەنیا بۆ پارچەیەکی وەکو باکووری کوردستان، بۆ پارچەکانی تریش. کاکە حقیقەتێکەیە ئێمە حتا ئاشتی لەوێ بێت دەبێت بە دنیا بڵێن دەست بۆ چەک نابین، حتا ئاشتی لەوێ بێت مشاکیلمان لە ڕێگای ئاشتیەوە حەل دەکەین نەک لە ڕێگای چەکەوە. ئێمە تروریزم نین بەڕاستی. ئەوە زۆر حرەکەتێکی باش بوو، زۆر جوڵەیەکی باش بوو کە بە دنیایان کود ئێمە تروریزمی. بەڵام مامۆستا لە هەمان کاتە ئەگەر ئەم پرۆسەیە سەر نەگرێت بە بەچوونە پێشێنەوە و بە ئامادەگی پەکەکە کە لە پرۆسەیەکی وەها گرنگدا ئامادەی ئەوەی تایە کە چەکدانێت وەک لە دانوستانەکانی ساڵی 2015ش ئەوە بوو کە گەریلا لە ناو خاکی تورکیا وەک نیازپاکیەوە گەڕایەوە ناو قەندیل و بە بەشی باشووری کوردستان. ئێستاش بەم نیازپاکیە کە توانای ئەوەی هەیە کە ئەڵێ من خۆم هەڵەوەشێنمەوە چەکدادەنێم، ئەمەش بە دنیا ناسەلمێنرێکە ئێمەی کورد وەکو میلەتێک هەمیشە ئاشتی خوازین و ئاشتیمان هەڵبژاردووە. ئەدی کاردانەوەکانی دنیای دەرەوەی کورد کاردانەوەکانی ئەوروپا ئەمریکا هەتا ئێستا لەم پرۆسە لە مەرحەلەیە چین زۆر کاردانەوەکان زۆر تندوتیژ نەبوون، زۆر ئەوە نەبوون، بەڵام خراپیش نین وەڕاستی. ینی خەڵک هاتۆتە سەرخەت و خەڵک تەییدی پەکەکەی دەکا، خەڵک تەییدی کوردەکاکە. ئێمە حتا ڕێگای ئاشتیە بێر ڕێگای شەڕ و ترۆر بەکار ناهێنین. ئەمە حرەکەتێکی زۆر زۆر باش بوو. ئەوەی دیکە کە تا ئێستا کوونێ ئەو کارداناوانەی کە جەنابێت ئینتزارت هەیە و چاوەڕوانی دەکەینە بۆ باڵە ڕاستە، کاردانەوەکان دەبێت زۆر زۆر لەوە گەورەتر بن. بۆ نەبووە حقیقەت ئەوەیە کە لایەنی دووەم کە تورکیا حکوومەتی تورکیا هێن غرور و هێن خۆی بە زۆر دەزانێ و پێی وایە دەبێت ئەگەر ئەوە بوو ئیتر بچێن سەرانی پەکەکە یەک بە دوایەکێدا ڕیز بن و تورک وایە کاکە تورک وایە. جا مامۆستا ئەمە غرورە بۆ حکوومەتی تورکیا کە جوابی دەست پێش خەرەکەی پەکەکە نایەتەوە یاخود ترسە لە دەوڵەتی قۆڵی تورکیا خۆی؟ ئەمە زۆر گرنگە کاکە گۆرانجان، ئەمە یەکجار گرنگە کە ئێمە دەبێن کۆمەڵانی خەڵک تێبگەن. ئەوە حکوومەتی زەواڵی زاهیری تورکیا پێی دەڵێن حاکان فیدان و پێی دەڵێن ئۆردوغان و پێی دەڵێن نازام چیچی، بەڵام فێنە قسەکەی دەنابن. دەوڵەتێک لە پشتی ئەو دەوڵەتەیە پێی دەڵێن دەوڵەتی ئەمیق، دەوڵەتی قوڵ، ئەمانە کاکە ئەوانە بازرگانی شەڕن. ئەوانە بەبێ شەڕ ناتوانن بحاوێنەوە، ئەوانە بەبێ شەڕ دوکانەکان دادەخرێت. بۆ ئێمە دەبێ وریابین لە لای کوردیش هەیە ئەوەی کار هەمیشە و دایم دە شەڕ دوو لایەن کە بە شەڕ دێن، دوو لایەنی دیکە لەو لای بە بەرژەوەندیان ناخوا، بەرژەوەندیان دەوەی دانێکە سوڵح بێت ئاشتی بێت. ئەمە دەبێ وریای ئەوە بین، ئێمە دەبێ وریای ئەوەن تەنانەت دەوڵەتان. ئەمن لەو قەناعەتە دانیم کە ئێستا دەوڵەتێکی وەکو ئێران کە جیرانە و لەسەر نوقتەیەکی زۆر ژیۆپۆلیتیکی ناوچەکەدا خۆی نیشانداوە، ئەوانە چەندین ساڵە لەوێدایە و دەزانێت کە پەکەکە چ دەکا و دەزانێت کە پەژاک چ دەکا و دەزانێت کە دموکرات و کۆمەڵەست دەکەن. ئەو ڕەنگە پێی خۆش نەبێ ئەو ئاشتیە، ڕەنگە ئەو پێی خۆش نەبێت، چونکە ئەوان دوژمنی دێرینن ئێران و تورکیا، دوژمنێکی زۆر زۆر دێرینن. تەنانەت دەوڵەتی عێراقیش هەرچەند دەوڵەتی عێراقی پەرشوڕاوە کە نازانێت چی بەسیە، بەڵام ئەو دەوڵەتانە حیسابی زۆر زۆر وردی دەنکە برنجێکی دەکەن. بۆیە ئەگەر ئێمە ئاگامان لەوەی نەبێت کە بازرگانەکانی شەڕ چێن ولا چۆن ولا چۆ حرەکەت دەکەن، ئێمە ئەوان سەرکەوتوو دەبن و نایڵن پرۆسەکە سەر بگرێت. ئەمە لە مێژووی دنیادا، لە مێژووی ئاشتی و شەڕی و حربی دنیادا زۆر ڕووی داوە کە لایەنێک دێ بە قازانجی نییە و هەموو پرۆسەکە تێک دەدات. ئەمە لێرەدا زۆر لەوە دەترسێ، دەبێت زۆر وریا بن برادرانی پەکەکە، مەسەلەی دیپلۆماسی، مەسەلەی لۆبی هەمووی بێن نەکایەوە بە هەموو لایەکەوە خەریکەوەی بنکە ئایا چ لایەنێک زەرەرێتی. ئەمن دڵنیام لەو سولحەی
کورد و تورک چەندین لایەن زەرەری گەورەشانە، بازرگانن، ئەسلحە فرۆشن، نازانم چی و ئەمە دەبێ ئێمە پێشەوەی بگرین. پاکەکە خەریکی ئەوەیە کە ئەو بازرگانانە مەهێڵێ کاتی خۆشی لە ئەوەی کە شەڕەکە ساز بوو لە بەشێک لە جەیشی تورک کە هەمیشە و دایم ڕۆڵێکی گەورەیان هەبۆ ژەنەڕاڵەکانی تورک لە هەڵایستانی شەڕ، ئەکا کە تۆ گەر شەڕ نەبێ ژەنەڕاڵەکان چ دەکرد؟ بەداخەوە لە حکوومەتێکی وەکو تورکیاکە ئەسڵەن سیویل نییە، ئەسڵەن مەدەنی نییە و زۆرتر هێژمۆنی ئەسکەرەکان بەسەر دەوڵەت و بەسەر میلەتدا ساغا، ئەمە نیشانی داوە بە درێژایی مێژوو کە ئەو ژنەڕەڵانە بازرگانی شەڕ بوون و ئەگەر شەڕ نەبێ ئەوان بێکار دەبن. ئەگەر دەست پێشخەریکی ئاواش، ئەگەر نیەت پاکێکی ئاواش لەلایەن دەوڵەتی تورکیا و لەلایەن کۆماندەزانی کورد نیەتی پاکە، بەو شێوەیە کە هەر بە لە سەرەتای دەستپێکی دروستبوونی ئەم قۆناغی پرۆسێ ئاشتیا بەو شێوەیە ڕاوەستاو بێ، ئایا هەر بەو نەهجەیش ئەم پرۆسەیە نامرێت کۆتایی پێ نایەت ئەگەر لایەک لە لاکان هەنگاو بنێت و لاکەی کەیش لە شوێنی خۆیان قەتیسما بێت و هیچ هەنگاوێک نەبێت، ئەم پرۆسەیە کۆتایی پێ نایەت؟ بە دڵنیایی وایە، بە دڵنیایی. بەڵام تا گۆرانجا ئەمن هاتوم دیفاع لەو پرۆسەی دەکەم، دێم لایەکەی دیکە هەڵدەسەنجێنم. ئێمە چ زەرەرێک دەکەین؟ پەکەکە چ زەرەرێک دەکات؟ بەغێرەوەی کە ماوەیەک پشوو دەدەن، ماوەیەک ئەوەیە کە شەڕ کەم دەبێتەوە، ماوەیەک ئەوەیە کە لە باشووری کوردستان هەناسەیەک دەکێشێ لەبەر درۆن و لەبەر تارە و لەبەر ئەوانە و فەلاحەکانمان و وەرزێڕەکانمان دەتوانە کشت و کاڵی خۆیان بکەن، هەرچەند ئەوان تازە دەستیان لەوە شەڵ نەگرتووە. بەڵام ئەوە هات هەمووی دە ئاخرەکەیدا هەموو شتەکاتەوە سەر سفر. چ زەرەرێکیان کردو؟ چ زەرەرێکیان کردو؟ بەڵام بزانم قازانجێکشە بۆ ڕۆژاوای وڵاتمان. بە دڵنیایی بۆیە ئەمن پێم وابێ کە ئەوان بڕۆنە پێش و هەر ئەبە و نەهجەی کە تا ئێستا هاتوون پێداگرن، پێ بچەقێنن لەسەر ئاشتی و دەوڵەتانی دنیاە و غەرب و ئەوروپا و ئەمریکا تێبگەێنن کە کاکە ئەو ئاشتێ بە قازاندی سووریایە، بە قازاندی ڕۆژاوایە، بە قازاندی خودی تورکیایە. ئەو جارەکانە ئەگەر ئەو ئاشتێ سەر بگرێت کاکە ئەو هەموو قەیومە کە هەمویان بە دەنگی شەرعی میلەت بوونە شارەوان و بوونە ئەوە بەڵام تورک دەسێ قەیمیان بۆدا دەنێت، ئەو قەیمانە ئیتر هەڵدەگیرێن و بەغێرەوەش خێنی گەنجانمان چیدی کە بە پیرۆ ناڕە بەڕاستی ئەمن یەکجار دەستخۆشیان لێ دەکەم بۆ ئەو کارە. وەرەزمەوە سەعالی کەریمی، جەنابتان وەک شرۆڤەکارێکی سیاسی وەروسەر وەڕەخ نەکرد، بەڕای جەنابتان هێنانە پێشەوەی پرۆسەی ئاشتی لە تورکیا لەلایەن باخشەلی و دواتریش ئەردۆغانەوە پشت پەردەی ئەم پرۆسەیە، ئەوەی کە هانیدان ئەم پرۆسەیە یعنی ئەم تۆپەیە بخەنە ساحەی تورکیاوە، ئایا لەوە تێگەیشتووە کە تورک دوای پاش 100 ساڵ ئێستا پرۆژە ئیبراهیمیە لە ناوچەکایە و ڕێڕەوی داود لە ڕۆژەفایە کە هیلالی شیعی لە ناو ساحە دەرچووە و سوڵتانی بە دروستبوونەوەی سەڵتەنێتی عوسمانیش فەشەلی هێناوە، ئایا ترسی تورک و دەوڵەتی قۆڵی تورک ئەم پرۆژە دیزاین کراوە نوێ نییە لە ناوچەکەدا کە ئەوان لە ترس و مەهام ئەم بەناو پرۆسی ئاشتیانیان خستۆتە ڕۆژەفی سەرگۆڕەپانی سیاسی وە کۆمەڵایەتی تورکیا و باکووری کوردستان؟ بە دڵنیایی دەتوانم بڵێم تەنیا فاکتەر شەڕی کورد و تورک نییە لەو بینەیدا. بە دڵنیایی دوژمنایەتی کورد و تورک نەبووە کە هاتووینە سەر ئەو قۆناغا و تورک لە بەخاتری حرمەت بۆ مافەکانی کورد ئەوەی کردو. نەخێر، ئەوەی کە دەنفەرمووی زۆر ڕاستە. 3-4 فاکتەری گرنگ لە ناوچەکەیدا ڕوویداوە هەر لەم چەند ساڵەداوە، بە تایبەت دوای هاتنە سەرکاری ترامپ و بە تایبەتتر دوای ئەوەی کە نەتەنیاهوو ئەو قەتڵی عامەی لە غەزە و لە منتەقەی عەرەبنشینی ئەوێ کرد. بۆیە ئەمە هەمووی بە یەکتر مەربوطە، هەمووی بە یەکەوە وەسڵە، هەر هەمووی و ناوچەکە هەمووی لە گۆڕاندایە. بە تایبەت دەوڵەتێکی زلهێزی وەکو ئێران کەەوە خەریکە ئەمریکا تێی هەڵشێڕاوە و ئەمریکا خەریکە ئەوە دەکا
ئەوانە هەمووی پێکەوە فاکتەرن و تاسیریان هەیە و دەتوانن جێ پێشۆنیان هەبێت هەمووی ئەوانە لە پرۆسەی ئاشتی تورکیا و پەکەکەیدا. ئەم پێم وابێکە تورک دەزانێکە ئەو حیسابەی کە چەند ساڵە پاڵی بۆ داوەتەوە لە خەریکی خۆشدا ئیتر وردە نامێنێت. ڕاستە ئەو دەسەڵاتێکی گەورەی ناتۆیە، ڕاستە ئەمریکا زۆر پشی پێ دەکا، ڕاستە زۆر جار نازی دەکێشێ، یا ڕاستە زۆر جار لە خەوشی و خەتا گەورەکانی خۆش دەبێت و ئەوانە، بەڵام دیسانەکانە تورکیا مەڵۆزمەیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەرەوەی کە جەنابتان فەرمووتان تورکیا دەردوای 100 ساڵ پەیمانی لۆزان دە حەولی ئەوەدایە کە عوسمانی زندوو کاتەوە باسی میساقی میلی دەکات. ئەوەن پارەکانەکە لە 100 ساڵی لۆزان لەوێ گفتوگۆ و بەحسێکی زۆر گەورە هەبوو. هەستمان بەوەی کردکە تورکەکان بە تایبەت نەژاد پەرستەکان بە تایبەت نەتەوە پەرستەکان دە حەولی ئەوەدان کە بەو تورکیەی خۆیان ڕازی نین لەباری جۆغرافیایەوە دایانهەوێت گەورەتر ببنەوە، کامە هەڵەیەکی یەکجار کوشندەیە، هەڵەیەکی یەکجار گەورەیە بۆ خۆیان، چونکە عوسمانی تەواو بوو کاکە ئەوان دەبێ ئەو خەونە ئیتر وە خەبەر بێن کاکە سەردەمی عوسمانی تەواو بوو. عوسمانی زیاتر لە 20-25 دەوڵەتی تازە دروست بوو، هەمووی دەوڵەت نەتەوەن و هەمووشی لە دەوروبەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بوون. ئەوە ناکرێت تەنیا شتێکی کە بە مافی خۆی نەگەیشت لە حربی عالەمی یەکەم ئەوە کورد بوو. کوردی جایتر دەبێنین شۆبەی بکەین خەتاکان ئایا دەوڵەتی تازەی تورک بوو، نەژاد پەرستەکانی تورک بوون، ئایا ساکس و پیکۆی بوو، ئایا خودی کورد بوو، کاکە حقیقەتێکەیە کە دەبێت زارێکش شوژنێکی دەخۆمان ڕۆکەین کاکە کورد ئەو کاتی کە دەوڵەتەکان دروست بوون بەڕاستی سەرکردەی ئەو توی نەبوو. بەڵێ مامۆستا عەلی جەنابتان لەوان ئەوەی کە ئێستا لە پێشهاتە پەکەکە لە کۆنگرەی 12 بە بڕیاری خۆڵۆشانەوەیدا ئایا بڕیارەکانی پەکەکە لە ئێستادا بۆ خۆ هەڵۆشاندنەوە تەنها پرۆسیسی چەکداری دەگرێتەوە یاخود لینکەکانی ڕێخستن وە بەشەکانی کەی ئەم پارتە لە بەشی ڕێخستن و سیاست و جیاواز لە لینکی چەکداری ینی ئەم بڕیارە بۆ کۆی سیستەمی پەکەکە ینی بە هەموو شێوەیەک وەکو حیزب هەڵوەشێتەوە یان بەس ناحیە چەکدارەکەیەتی لە بە دڵنیایی خۆ ئەگەر ئەمە بیانومان لێ بڕیون ئەتەوەکو بۆ خۆت فەرموود ئێمە تۆپەکەمان هاویشە ساحەی تورکەکانەوە کوتیان کۆنگرە بکەن شەری چەکداری ڕاگرن خۆت هەڵوەشێنەوە، بەڵام ئایا بۆ معنایە کە تۆ پێشتی من لە خەباتی سیاسی دەگری؟ نەخێر، خەباتی سیاسی لە تورکیا مەشروعە. لە مێش ساڵە فەرقێکی گەورەی دەوڵەتی تورکیا لەگەڵ دەوڵەتانی وەکو ئێران و عێراق و سووریا ئەوەیە کە بناغەی یاسا و قانون تا ڕادەیەکی زۆر لە تورکیا چەسپیوە، تا ڕادەیەکی زۆر فرەحیزبی پارلەمانی خەباتی پارلەمانی لە تورکیا چەسپیوە، بەڵام لە وڵاتێکی وەکو عێراق و ئێرانوانە هەر نەبوو یافشە بوو. بەڵام ئەوەی کە ئەوان ناتوانن بە کورد بڵێن هەموو خەباتێک تحتیلکەن نابێت کاکە پەکەکە ینی کوردی باکوور ینی پەکەکە. ئەمە ئەوە نییە کە وەکو باشوور بڵێن وڵا پارتی وێچێتی یا مەسەڵەن دموکراتی و کۆمەڵە، حقیقەتێک ئەوەیە کە هەمومان ئاشناین بە خەباتی کوردانی باکوور، ئەویش ئەوەیە کە کورد لە جانەڵادا بوو، کورد لە مرگ و نەماندا بوو، کورد لە سەردەمی عیسمەت ئینینۆوە لە موساعەنتەرە بگرە کە چۆنی شرۆڤە کردووە لەو بارودۆخەدا بووین، ئێستا هاتوینەوەی کە 70 ئەندام پارلەمانی کورد هەر هەدەپی هەر دەمپارتی لە پارلەماندا هەیە کەوابێت ئەمە خەباتێک دەستی پێ کردەوە بە ناوی پەکەکەیەوە لە 50 ساڵەوە 45 ساڵەوە پێشەوە کە بەروبوومی داوە. بەڵێ هەر بیر و هەزر و فەلسەفەی پەکەکەی بوونە جانی چاودێران دەم پارتی بە باڵی سیاسی پەکەکە دەزانن لە نێوخۆی باکووری کوردستان و نێوخۆی دەوڵەتی تورکیا. بەڵێ دەیجا چ بوو؟ زۆر باشە، ئەمە نیشانەی وەیە. ئەو ڕۆژانە لە مخابرەیەکی دیکە داکوتم ئەوە نیشانەی وەی ئێستامە کوردی ئێران بەڕاستی ئامادەنین بۆ خەباتی مەدەنی.
وەکو حیزبەکان ڕەنگە میلەت لە خوارەوە لە ژوورێ لە ناو نخۆی وڵات ئامادە زۆرتر ئامادە بن. بەڵام تو سەیریکە ئەوان لە ساڵی 90ەکانەوە خەباتی ئیعلام و میدیا و تلویزیۆنی ساتەلایت و ڕێکخراوی ژنان و ڕێکخراوی گەنجان و هەمووی ئەوانە ئامادەن. ئەوجا حیزبی ئازاد و حیزبی قانونی چەند جاریان حیزبی ئازاد و قانونی دانا، چەند جاریان گۆڕین، چەند جاریان ئەوە کرد، شارەوانەکان انتخاباتی شارەوانەکان هەڵبژاردنەکان، یعنی ئەوان تا ڕادەیەکی زۆر پارالێر لەگەڵ خەباتی مەدەنی و خەباتی ئەسکەری چوونە پێشێ کەوابێ ئەوان ئامادەن بۆ دەستپێکردنەوەی حیزبێکی نییە حیزبێکی کە حیزبەکەش هەیە قسەی خۆمان بێ ئەوان جویان لێ نەبێ حیزبەکە هەیە ئامادە ئەوە دەم پارتی بزانە لەو پرۆسەیەی هاتوچۆی ئیمبراڵی و هاتوچۆی حیزبەکانی پارچەکانی تری کوردستان کاکە بزانە ئەوان چیان کرد. ئەوان هاتم پرسیان بەدانە بەدانەی ئەحزابی باشوور و ئەولای کرد، چوونە ئەولای درست پرسیان کرد. ئەوانە هەیئەتێکی جوان لە ژن و پیاو ئەوە نییە کە هەر پیاو سالاری بێ لە لایوان، ئەوان یەک هاوسەرۆکی سیستمی هاوسەرۆکی وای داناوەکە ژن شان بە شانی پیاوی دێتە پێشێت. بۆیە ئەوان بەڕێی من لە ئەوزار لەباری ئەعلامەوە بزانە چەند تەلەڤیزیۆنە هەیە، چەند ڕووناهیە، ژنە، مێتیڤیە، نازانچیە، مێتا، موزیکە، هەموو تەلەڤیزیۆنەکانیشان ئامادەیە، ئیعلامێکی گەورەیان هەیە. بۆیە ئەم پێم وابێ ئەوان زۆر ئامادەن بۆ ئەوەی کە بچنە هەنگاوێک خۆیان لە دەریای سەخت و بێبنی خەباتی مەدەنی هەیەن. پێشتان بڵم خەباتی مەدەنی زۆر دشوارتر لە خەباتی ئەسکەری. خەباتی ئەسکەری شاخە و بیگرە و قەندیلە و هاتم کەڵەشکۆفێکی شکاوە و هاتم ژەنگایە و هاتم شەڕە دەکەم وجا پێمەوە دنیا دەکرێت. بەڵام تۆ خەباتی مەدەنی تۆ دەبێت سیاست بزانی، دەبێت دیپلۆماسی بزانی، دەبێت لە بواری میدیا بزانی، دەبێت هەمووی ئەوانە لەکن یەکدا بنیجا ئەو خەباتە سەختە بکەیت و ئەو جارەکانە بڕۆی بۆ هەڵبژاردن، بڕۆی بۆ شەڕی قورسی هەڵبژاردن و ئەوانە کردو ئامادەن و چەندین جاریان کردو. بۆیە ئەمن پێم وابێ کە ئەوان هەر دەڕۆن بەرەو خەباتێکی مەدەنی و لە ڕێگای خەباتی مەدەنیەوە دەتوانن ڕوو بکەنە دنیای غەرب، ڕوو بکەنە دنیای ڕۆژاوە و پێیان بڵن کە ئێمە میلەتێکی ئاشتی خواز بووین، ئێمە تۆریزنین، دەبێت دەریان بێنن لە لیستی ترۆرەوە و گەوەختێک ئەوان دەربێت لە لیستی ترۆرەوە ئەوان دەتوانن زۆر ژینگەیەکی پاک و خاوێنیان بۆ دەکرێتەوە، دنیایەک بۆ بەڕوودا دەکرێتەوە کە بتوانن تێیدا مەلە بکەن. بەڵێ مامۆستاکەواتە لە قسەی جەنابتا ئەوە خوێنمەوەکە ئەم کۆنگرەی بەستنی پارتی کرێکەرانی کوردستان جۆرێکە لە مراوغەی سیاسی و بێدەنگکردنی چەک نەک دانانی چەک. بەو مەفهومە من لە جەنابەت تێگەشتوم. بە دڵنیایی وایە، بە دڵنیایی، چونکە ئێمە ئەلەو مەرحەلەیەدا بۆ ئەوەی کە خۆشنیەتی خۆیان سابت بکەن، بۆ ئەوەی کە بە تورک و بە دنیا بڵن کە بەڵێ ئێمە ئامادەی ناشتی تفەنکان بێدەنگ دەکەین. ئەمە چەکدانان چیە؟ یعنی چی؟ یعنی ئاژ بەتاڵ و کۆمەڵە خەڵک لەو فەیسبوک و بەڵەوە خوێندنەوەی زۆرینەی نارانی کووردە ئەوە زۆر کوردەوە. ئەمە زۆر ئەیبە ئەمن داوایان لێ دەکەم دەست لەو دیالۆگە، دەست لەو ئەدەبیاتە هەڵبگرن. پەکەکە کەمی نەکردووە، درەنگ نەهاتووە و پەکەکە بە هەدەفی خۆی گەیشتووە. کاکە ئەوە قسێکی زۆر باش بوو کە کرا. حەقیقەت ئەوەیە کە کاتێک لە ساڵی هەفتاکان و هەشتاکان پەنا بۆ شاخ بردرا، ئێوە ئەوان هیچ ڕگایەک نەبوو، هیچ ڕگای نەبوو، یا ئیعدام بوو، یا ئەشکەنجە بوو، یا سووتان بوو لە زیندانەکان. کاکە نێچی وەکو شەیدێکی گەورەی وەکو نەزبەدی بووکەیە لە زینداندا سووتا. کاکە ئەو کوڕە جوانە، ئەو کوڕە بلیمەتە کەوابێ هیچ عیلاجێک نەبوو، دەبوو پەنا بۆ شاخەکان بریت. بەڵام ئەوڕۆ ئەو تاوتو دەبینی ئەوە 25 ساڵە ئۆجەلال لە زیندانە، بەڵام ئیعدام نەکراوە، نەیان کوشتووە. بۆ چونکە دنیاکە گۆڕاوە، دنیاکە ئیجازە نادابەوەی ماسمێدیا ئەفکاری عمومی ئیجازە بیری گشتی ئیجازە بەوە نادا. و ئەمە فەرقێکی زۆرە. کاتێک ئێمە پەنامان بۆ شاخ برد هیچ ڕگایەکی دیکە نەبوو. ئەمڕۆ ڕێگا زۆرە. ئەمە شمولی برادرانی کوردی ئێرانش دەکات، شمولی ئەوانش دەکات کە حەولێک بدەن بەرەو خەباتی مەدەنی بڕۆن، حەولێک بدۆن بڕێتی چی دیکە. بەسە ئەوەی کە
ئێمە لە زەرجۆز و لە کۆیە لە کەمپەکاندا دانیشین و چاوەڕێبین حەقا حەولێک بدرێت بریا من زۆر دڵم بریا بەڕێز مامزەلال مابایە حتمما کارێکی دەکردەوە بینەیداکە کوردی ئێرانە مڕوانەوە خەباتێکی دیکە دەست پێ بکەن خەباتێک زۆرێک لە خەبات ئەسای چۆنە خەباتە ئەتو دەیگۆڕی پەکەکە نە ئاش بەتاڵی کردووە نە هیچی کردووە مێتۆد و شێوەی خەباتەکەی لە شەڕ و لە تەقینەوە و لە درۆنەوە گواستۆتەوە بۆ پارلەمان دروستە فەرمی بەڵێ مامۆستا عەلی کەریمی وەک دوایین پرسیار بۆ ئەوەی زۆر لە کاتی جەنابیشت نەگرین ئێمامانەوێت بزانین داواکاری پەکەکە بەدەر لە مافی نەتەوەکەی و شێوەیەکی یاسایی لە چوارچێوەی سوورچایەکی دیموکراتە ئایا پەکەکە چی داوایەکی لە تورکیا کردووە کە ئەم پرۆسەیە پێ بنێتە قۆناغێکی نوێەوە داواکاری کورد نەک پەکەکە هەم پەکەکە هەم کورد ئەوە لە زۆرێک لە ئەنجامنامەکاندا بڵاو بۆتەوە داواکاریەکان لە 100 ساڵەوەی پێشەوە لە سەردەمی ئاتاتورک و ئیسمەدینینەوە ئەو داواکاریانە زۆر ڕوونن زۆر ئاشکران ئەویش ئەوەیە کە ماتی سەرەتایی خەڵکی کورد زمانە حەقی خۆپاڵاوتنە بە کورد و کرماندی هاوڵاتی بوونی دەرەزەیەکە نەک هاوڵاتێکی شاخی نەک تورکی شاخی پێم خۆشە خوێندنەوەی جەنابەت وەک ڕەخنەگرێک وەک نووسەرێک وەک شرۆڤەکارێکی واعی سیاسی بۆ ئایندەی گەلی کورد لە باکووری کوردستان و بیکرد بە پاکێژێک بۆ ڕۆژئاوای کوردستان خوێندنەوەی جەنابتان چییە؟ ئەمن پێم وابێ کە کوردستانی باکوور یا ئەو بەشێکە لە لیکاوە بە دەوڵەتی تورکیاوە خەباتێکی یەکجار دوور و درێژیان کردەوە یەکجار نەکبەتی و نەهامەتی زۆر گەورەیان توش بووە ئەو ڕووکانە کەوتونە قۆناغێک کە دەوڵەتێکی مامناوەندی دەوڵەتێکی کە دەستی ئەگەر بڵێن خەریکە درێژ دەکا بۆ ئەوەی کە کێشەی کورد لە تورکیا نەمێنێت چونکە ئەو دەزانێت تورکیا ئەنوا و ئەقسام ڕاوێشکار و ئەوان هەیە دەزانن کە ناوچەکە بەرەو گرکانە ناوچەکە بەرەو تێکچوونە ناوچەکە بەرەو پڕیشتیان وێ دەکەوێت بۆیە دەستیان درێژ کردو بۆی کە ئێمە بتوانین خەباتێکی دوژمنکارانە خەباتێکی تۆریستی خەباتێکی ئاوان نەمێنێ بە ناوی کورد کە ئەوان وا دەڵێن هەستن ئێمە هەر لە سەرماتی خۆمان دەستمان داواتە چەک و بۆ شاخکەوتونە ئەوان پێیان وتین تۆریست بەڵام بە هەر حاڵ ئەوان ئامادەن بۆی کە ئەگەر ئامادە بن کە خەباتە بگۆڕدرێت بە خەباتێکی شارستانی خەباتێکیەوە بۆ کوردەکان ئیستعابێکی جوانیان نیشان داوە زۆر چاک هاتوونە پێشێت ئەم پێم وابێت کە ئەوە سەر بگرێت قۆناغی گواستنەوەی خەباتی کورد لە قۆناغی کۆدڕا بۆ قۆناغێکی دیکە قۆناغێکی پڕ لە ئاشتی قۆناغێکی پڕ لە سەرکەوتن قۆناغێکە کە دەتوانین هیوادار بین بۆ ڕۆناکی بۆ ڕۆشنایی دوا ڕۆژی کورد لە باکووری کوردستان کوردانی باکووری کوردستان یەکجار گرینگن چون ئێوە دەزانن کە بەشێکی زۆری نەتەوەی کورد کەوتۆتە ئەو باکوورە کەوتۆتە ئەو بەشێکە سوڵتانی عوسمانی کاتی خۆی دەژێر ڕشێفی دابووە و دوای دابشکردنی سوڵتانی عوسمانی ئەو تورکیەی کە دروستکرا بەشی زۆری خاکەکەی و ژیۆپۆلیتیکی دەوڵەتی تورکیای کەوتە بەشی کوردەکەی تەنانەت لەباری پۆلیتیکە و لەباری سیاسیشەوە بەبێ کورد هەر نەدەکرا ئەو فاکترە لە نەزەر نەگرن ئەو فاکترە لە بەرچاو نەگرن ئەو فاکتەرێکی یەکجار گرینگە نەک تەنیا بۆ دەوڵەتی تورکیا و بۆ خودی کوردەکانی باکوور بۆ هەموو ناوچەکان تۆ تەسەوری وە بکە کە کوردی باکوور بگاتە نەوایەک بگاتە مافەکانی خۆی ئەو دەم ئەتۆ بەولا بەبێ ئەولا پرشێک داوێتە ڕۆژهەڵاتی کوردستان پرشێک داوێتە باشووری کوردستان و ڕۆژاواشکەوە هەر لەگەڵ باکوور بۆ و لەگەڵ باکوور ئەو حکوومەتە خۆجییان تا ئێستا دروست کردووە کە من یەکجار دڵم خۆشە بە ئەوەی کە لە ڕۆژاوا دەگوزارێت ئەو حکوومەتەی کە دوورە لە گەندەڵی ئەو حکوومەتەی کە
کە حکوومەت و دەسەڵاتدار و میلەت پێکەوە لە بەرەیەکدان ئەمە یەکجار گرینگە دەسەڵاتێک دروست بێ لە هەموو کوردستانەکان کە لەگەڵ دەسەڵاتداران لەگەڵ میلەت لە بەرەیەکدا بێت ئەم پێم وابێکم ئەوان دەتوانن لە دوا ڕۆژی ناوچەکەدا هەمومان پێکەوە جۆش بدەن هەمومان پێکەوە لە سیاسەتێکی یەک هەمەلایەنە لە ناوچەکەدا بێتە ئاراوە تەنانەت حەڕەبوو جوولەکەش بتوانن وەکو ئوروپایەکی ناوەندی کە ئێستا هەموو نەتەوەکان پێکەوە دەژی ئێمەش لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوین پێکەوە بتوانین بە ئاشتی و بە ئارامی بشین. ئێمە زۆر 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 سپاسی جەنابتەکەین مامۆستا عەلی کەریمی شرۆڤەکار و ڕەخنەگر و نووسەر و پێشمەرگەی دێرین سپاس بۆ ئەوەی کە لە لەندەنی پایتەختی بەریتانیاوە لە ڕێگەی ئۆنلاینەوە لەگەڵ ئێمەدا بووین سپاس بۆی کە بەشداری مژاری دێرینت کرد زۆر سپاس لە کاتماگرتی منی سپاسی تۆش و بینەران و بیستەرانیشت دەکەم زۆر سپاس بەڵێ بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی دێرین ئەتا مژارێکی تر و ڕووداوێکی گرنگی ڕۆژ بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ